چواردە ساڵ بەسەر دامەزراندنی دەنگی کۆمەڵ رادیۆی کەرکووک وەکو یەکەم رادیۆی ئیسلامی کوردی تێدەپەڕێت. دامەزراندنی ئەو رادیۆیە لە هەلو مەرجێکدا بوو کە کۆمەڵی ئیسلامی تووشی چەندین گرفت و کێشە بووەوە لەلایەن هێزەکانی ئەمریکا و هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە. بەڵام بە شەو نخوونی کۆمەڵی ڕاگەیاند کار و ڕۆژنامەنووس ئەو کارە ئەنجام درا و بوویە بڵندگۆیەک بۆ کاری ڕۆژنامەگەری ئیسلامی لە شارەکەدا. توانیمان لە 2003 لە مانگی 4 یەکەم بەخشی کوردی ئیسلامی لە کەرکووک دامەزرێنین بە هاوکاری کۆمەڵێک برا و هاوکاری خۆبەخش کە ئێستا ماوەی 14 ساڵە ئەم دەنگە بەردەوامە وشیارەیەکی تەواو لە ڕووی ئیسلامی و بیرروباوەڕ و عەقیدە و لە هەموو بوارەکانەوە تەنانەت خێرخوازیشەوە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە و ئەوەی جێ خۆشحاڵیمانە کە بە چەند کارماندێکی کەرم توانراوە ئەو رادیۆیە ئەو دەنگە زوڵالە بگەێنین بە شاری کەرکووک و دەوروبەری. سەرەتای دامەزراندنی رادیۆکە بۆ 84 دەگەڕێتەوە کە سەرەڕای نەبوونی ئامێرەکانی پێشکەوتووی بوارەی میدیا بەڵام بەرهەمێکی باشی هەبوو لە سنوورەکەدا. وێڕای زمانی کوردی زمانی عەرەبی و تورکمانیش فەرامۆش نەکرابوو. زیاتر لە 20 بەرنامەی جۆراوجۆری لەخۆگرت بوو. لە بەهارە گەشتێکدا بەڕێوەبەرایەتی رادیۆی کۆمەڵ لە کەرکووک خەڵاتی پێشکەشکارە خۆبەخشەکانی کرد و سوپاسی کردن کە بەردەوام هاوکار بوون بۆ درێژەدان بە پەخشی رادیۆی کەرکووک. من خۆشحاڵی خۆم دەرە بڕم کە ئیمڕۆ توانیم وەکو جۆگیرێکی رادیۆی کۆمەڵ کە بەشداری بکەم و پیرۆزبایەکی گەرم لە رادیۆ جوانەکەی کۆمەڵەکەم بەڕاستی توانیوێتی لە شاری کەرکووک کۆمەڵی خەڵک چاک لە خۆی بگرێ و خزمەتی شارەکە بکە. هیوادارم بەڕاستی ئەم رادیۆنە پەرە بەخۆی بدا زیاتر. کۆمەڵی هاوڕە لێرە ئەبینم هاوکاری باشن و دەستخۆشیان لێکم و خۆی گەورە سەرکەوتویان کات و بە هیوای ئەوەی کە لە ساڵی ئایندا بتوانن کۆمەڵی بەرنامەی چاکتر و باشتر پێشکەشکن کە کۆمەڵی بەرنامەی باشە بوو کە ئێستا هەڵگیراوە. داواکارم کە ئەو بەرنامە چاکانە بگەڕێنەوە و پەرەی پێ بدەن. وەکو دەنگی کۆمەڵ رادیۆی کەرکووک دێژەمان بەکاری خۆمان داوە هەوڵ دەدەین ئینشاڵڵا ئەم ساڵ بتوانین کەوا زیاتر خزمەت بە هاوڵاتیانی شاری کەرکووک بکەین و ئێمە بتوانین کە ئەم ساڵ و بەرنامەی نوێتمان هەبێت و لەگەڵ داخوازی هاوڵاتیانی شاری کەرکووکدا بێت. سەرەڕای قەیرانی دارایی و نەبوونی پێداویستی تەواوی کاری ڕاگەاندن بەڵام ماوەی 14 ساڵە دەنگی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک وەکو یەکەم دەنگی ئیسلامی کوردی لە شارەکە بەردەوامە و خاوەنی چەندین بەرنامەی جۆراوجۆری کوردی و عەرەبیە و بیسەرێکی زۆری لە دەوری خۆی کۆ کردووەتەوە.